مێزێکی کۆنفرانسی لەگەڵ دەرزەنێ کورسی چەند هەرزەیەک دانیشتون لەگەڵ کەسێکی برسی هەستی پێ ناکەن و نازانن لێرە چیەکەن و بۆچی لێرەم بێ قورسی چیەزان خەریکی چین بۆچی هاتوون باسی کەن کەسەی پرسی بەس واژوویکەن کەسە پرسێ دەسوەرمەدەن حەزاوە سێ مێشک فردە نەرگیز زامرن نەگەر بمرن لە شڕاوە سێ شەر هەڵا بسێن شەیتان لە پشتۆشێن مێشکت بە چەندە منم میسیعداد بسێن بابڕوونی پێت بڵێ مناژاوە چیم بازرگانم دۆلار خەمە بۆ یەکەم ڕێجیم وەمەزانە بەوە نەڕەحەتم داڕوخێ سەرەپەی بنێدی کەرامەتم مەزنی بە مێژ و پڕ لە هونەرەکەم ختم بە تۆڵێن ئەمرەزی سیاسە ڕۆڵە من دەمێکە شەڕی سیاسەتم تۆ بارێنن بەسەر پەروەردە خێزانی باوەش بزانی لە چاکەتمەوە قەناعەتت ئەمەش قەناعەتم بەڵام تۆچی مرد و بێهۆش بڵێ کواکار ڕسوا سەرخۆشە بێخەم بێشە و بێ ڕۆژە دۆلار هەڵدە بۆ کۆشەوە ئیشی تۆیە یاخود پیسی تۆیە دەلیلی ڕێزەیە ڕێزی تۆیە ئیتر تاکێ بێ ڕەوشیت بڵاو بێتەوانێت دواتری سوێندە خۆی درۆیە خەوی تۆ چۆنە ئێستا کە کۆمەڵگەت بەباشی تێکداوە خەوی تۆ چۆنە ئێستا کە پێت وایە ئامانجت پێکاوە خەوی تۆ چۆنە ئێستا کە بوونت لە نێو پەرە جێماوە پێت وایە ڕێگاکەت کارێکی تەواوە منیشە داخی تۆ خەوم لێ شێواوە خەوی تۆ چۆنە ئێستا کە کۆمەڵگەت بەباشی تێکداوە خەوی تۆ چۆنە ئێستا کە پێت وایە ئامانجت پێکاوە خەوی تۆ چۆنە خەوی تۆ چۆنە ئێستا کە بوونت لە نێو پارە جێماوە خەوی تۆ چۆنە چیت بەناوە چەکی بانک یان چەکی شان هەردووک یامە دەستی پان ئێستاش هەر ژێر دەستی دەڵێ پارە کووە ناڵێ ئاقل کووە ناڵێ خاکم کووە ترسنۆکە بۆیە بوو بەڕاو پێشکەوتن بوو بە پەت و داو سەرەوە خاو خوارەوە شیاف چیت لە ناوە زانستی چێڕیان بیریکی دێر هەردووک نان ناکرێ ئەمانە هەرگیز پێک ناین لە ناو سەرێکی پڕ زانست لە کار شەرم لە زار ڕێز لە کردار دەتبا بولود کە ئاگای بەرز ئامانج بۆ حەز نامینی لار دەڕۆی بولود کە چیت لە بارە حەزێکی زۆر یان بیری نەزۆک هەردووک نان ناکرێ ئەمە تۆ دووری لە خۆت هەسارەکانیش لە دوورەوە خاڵێکن کەچی هەندێکیان چاڵێکن دیسانیش بەم حاڵە بۆ خۆیان ماڵێکن بێدەنگی جوانە بیرکەوە لە ژین کاتێکێک گەمشەکان هاری وتارێکە چیت لە شانە شۆڕش و پرسیان بێدەنگی و ترس هەردووک ناشۆڕشگر ناوترسێ لە کاری قورس بە چەک بێیان بەزار و پینوس پێویستە بیرۆڕات هەروەک و مووس بیبەڕێ سیستەمی ئەمڕۆ کە لووس بووە لە دەستی مرۆڤی پیس لە دژی بنووسە یان پڕ دەکەن کیسە خەوی تۆ چۆنە ئێستا کە کۆمەڵگەت بەباشی تێکداوە خەوی تۆ چۆنە ئێستا کە پێت وایە ئامانجت پێکاوە خەوی تۆ چۆنە ئێستا کە بوونت لە نێو پەرە جێماوە پێت وایە ڕێگاکەت کارێکی تەواوە منیشە داخی تۆ خەوم لێ شێواوە خەوی تۆ چۆنە ئێستا کە کۆمەڵگەت بەباشی تێکداوە خەوی تۆ چۆنە ئێستا کە پێت وایە ئامانجت پێکاوە خەوی تۆ چۆنە خەوی تۆ چۆنە ئێستا کە بوونت لە نێو پارە جێماوە خەوی تۆ چۆنە